ساڵانی ڕابردوو چەندین حاڵەتی لافاو لە ناوچەکانی گەرمیان ڕوویداوە و بەو هۆیەوە زیانی مادی بە هاوڵاتیان گەیانووە. ئەم ساڵیش وەک هۆبەی کەشناسی دەڵێ بەهۆی تێرئابوونی زەویەوە پێشبینی دروستبوونی لافاوی زیاتر دەکرێت. لێپرسراوی هۆبەی کەشناسی لە بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی گەرمیان ڕایدەگەیەنێت ڕێژەی باران لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو دەبەرامبەر بووە. هەروەها باسیش لە شەپۆلێکی دیکەی باران دەکات کە لە نیوەی ئەم هەفتەیە دەست پێ دەکات و بەهۆی تێرئابوونی زەوی بەو ڕێژە زۆرەی باران ئەگەری دروستبوونی لافاو لە دۆڵ و نزمایەکانی سنووری گەرمیان هەیە. شەپۆلێکی بارین هەیە لەم نیوەی هەفتەیە لە سێشەمەوە دەستی پێ دەکات بە گوێرەی ئەو پێشبینانە کە دیارداوە ئەگەر بمێنێتە ئەم کاتە بەهۆی تێربوونی عەرزەوە بۆم بارانە دوایە دوو ڕۆژە کە عەرز تێر بووە ئەگەری لافاو هەیە لە چەم و دۆڵە نزمایەکان. لای خۆشیەوە سەرۆکی شارەوانی کەلار بە نۆژەنکردنەوەی بربەستەکانی سنووری کەلار و پاکردنەوەی منهۆڵ و ئاوەڕۆکان ئامادەکاری بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی لافاو کردووە و ڕاشی دەگەیەنێت لەم ساڵدا تا ئێستا هیچ حاڵەتێکی لافاو ڕووی نەداوە کە زیان بە هاوڵاتیان و شوێنە گشتیەکان بگەیەنێت. دیارە سەبارەت بە بارانبارین و ئەگەری دروستبوونی لافاو خۆشبەختانە تاوەکو ئێستا لە سنووری شارەوانی کەلار لافاوێکی ئۆتۆ دروست نەبووە کە زیان بە هاوڵاتیان بگەێ بە شێوەیەکی بەرچاو کە دیار بێ. ئێمە ڕێکارەکان بربەستمان لە دەرەوەی شار لەو شوێنانەی کە مەترسی هەیە لافاو بێتە ناو شارەوە بربەستمان دروست کردەوە و بەردەوامیش سیانەی بربەستەکانەکەین. هەموو ئەو ئاوەڕۆ باراناوانەی کە لە ناو شارە هەیە لە هەموو هۆشداریەکانە سەری منهۆڵەکان لادەین و ئاوەڕۆ باراناوەکان پاکەکرێنەوە بەردەوامی. وەکو باسیشم کرد تیمی فریاگوزاریمان هەیە کە ئەم تیمانە لە هەموو ئەگەرێکی بارانبارینە لە ئامادە باشدا. بەوتەی سەرۆکی ڕێکخراوی ژینگەپارێزی گەرمیان لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا 7 حاڵەتی لافاو لە کات و شوێنە جیاوازەکان سنووری گەرمیانی گرتوتەوە و باسیش لە پێکهێنانی تیمێک دەکات بۆ بەدەمەوە چوونی هاوڵاتیان لە کاتی ڕوودانی لافاو. ئێمە ڕێکخراوی ژینگەپارێزی گەرمیان لە دەیدەی 2010 دامەزراوە ژمارەیەکی باش خۆبەخشیشی تیاکە خەڵکی ئەکادمی و خاوەن شەهادەی تایە 15 دکتۆرامان هەیە حدودی 30 خاوەن ماستەرمان هەیە و خەڵکی خۆبەخشی ئاسایی زۆر باشمان هەیە لەوانە خاوەن ئالیاتەکان. یەکێک لەو شتانەی کە ئێمە لە کاتی قەیرانەکانە لە کاتی ڕووداوە سروشتەکانە تێدا بەشدارین بۆ فریاکەوتنی خەڵک بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاناوەچوونی خەڵکە لە کاتی هاتنی لافاو. لە ماوەی ئەم 8 ساڵەدا 7 جار لافاو لە ساڵە جەجەکان لە گەرمیانە هاتووە. ئەو تیمەی ئێمە تیمی خۆبەخشی خێرایی سەر بە ڕێکخراوی ژینگەپارێزی گەرمیان هاوکاری حکوومەتەکە لە بواری فریاکەوتنە. لە ڕابردوودا لە سنووری ئیداری گەرمیان بەهۆی لافاوەوە ئاوچوو بە ماڵی هاوڵاتیانەوە و لە قەزای کفریش زیانی بە ماسی لە بەنداوەکە گەیانە بوو. بەڵام ئەم ساڵ هەتا ئێستا هیچ حاڵەتێکی لەو شێوە تۆمار نەکراوە.